خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە بەرنامەیەکی تایبەتان پێشکەشەکەین. ئەم شەوەمانەوێت لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید هەم وەزیر و هەم پزیشکێکی شارەزا و پیاوێکی هادی و هێمن و ئیداری گفتوگۆ بکەین. باسی تەجروبەی دکتۆرەکەین، باسی ژیانی تەجروبەی دکتۆر لە مەسلەی ئیداری و بۆکو پزیشک و ئێستا چیەکە دوای وەزیری هەمووانە لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید سەرۆکی سەندیکای پزیشکانی کوردستان لە سلێمانی تاوتوێکین. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس کاکزانە. سڵاو لە تۆ لە کەناڵی حاڵت چۆنە؟ من باشم. ڕۆژانە بەچێ سەر چۆن؟ وڵایی من خۆت ئیتر پێشەکێکی باشە دوت. سپاس بۆ پێشەکە. من پزیشکی پسپۆری قورگ و جۆلوتم، کاری پیشەی خۆم ئەنجامەدەم دوای ئەوەی کە خانەنشین بووم لە وەزیری لە 2009ەوە کاری پیشەی خۆم ئەنجامەدەم وەکو پزیشکی پسپۆری نەشتەرگەری و نەخۆشی قورگ و جۆلوت. سپاس بۆخوا و هەروەها فترێکیشە ئەرکم ئەرکدار کراوم کە سەرۆکی سەندیکای پزیشکانی کوردستانم لە قیسلێمانی لەگەڵ پزیشکەکەم ئەوە ئیشەکەم سەرکەوتوبی. دکتۆرەڵێن لە کوردستانە دوایەوەی کە وەزیر بی وازە هێنی لە هەموو شتێک تۆ دوای وەزیری ئێستا وڵی هەنێک کەس هەیە وایە بەس من وانیم. من ینی زۆر حەزم لە پزیشکیەکەی خۆمە و چێژە بینم لە میهنەکەم. ینی مەسەرەن میهنەکەم بەڵێ مەسەرەن لەوانەیە بۆ ژیانیشم بێ، بەڵام من وەکو هیوایەت وەکو چێژ ئیشەکەمەکەم. ینی کە مەسەرەن نەخۆشێکێت ئازارێکیە بێت، مەسەرەن بۆ نمونە گوێی یێشێ یا ئازاری گوێشە زۆر ناخۆشە کە تەداویەکەم و عیلاجیەکەم و دوای 2 ڕۆژێتەوە ئەڵێ دکتۆر سپاس ئەم شەو خەوتم، وازام هەموو دنیای منە. لەبەرەوە من چێژ لە پزیشکەکەی خۆمە بینم و ئەوەش ئیمتیازە بۆ پزیشک کە لە مهنەیەکی ئیداری یا سیاسی تەواو بێ ئەتوانێت بێتەوە ئیشەکەی خۆی بکات. جاوە دەرگای ترمان بۆ کاتۆڵێن بەرپرسە باڵاکانی هەرێم متمانەیەم بە کەرتی تەندروستی ئێرە نییە بۆ خۆیان هەر شتێک بێ ئەڕۆم بۆ دەرەوە عیلاجی خۆیانەکەن و چارە سەرۆرەگرن. ئێستا خۆت وەزیر بووی، ئێستا خۆت کلینیک تێوانێ یادێکتی بە هاوڵاتی تێمام گا مەسەلەن ینی ئاساییە ئەوە لە چ ڕوانگەیەکەوە بۆ کاتۆ من پێم وانە وابێت. ینی من پێم وایە کەرتی تەندروستی لە هەرێم زۆر پێشکەوتووە بە تایبەتی قووە بەشەریەکەی ینی دکتۆرەکانی. کۆمەڵێک بۆرد هەیە لە کوردستان، مەسەرەن ئەنجومەنی پزیشکی کوردستان هەیە، ئەنجومەنی بۆردی عێراقی هەیە، بۆردی عەرەبی هەیە. ئەمانەواتە بۆردێن بە پزیشکەکان لە کۆمەڵێک لە پسپۆڕیە. ئەمە وای لێ هاتووە. من باسی شاری سلێمانیەکەم، ئەکیدم شاری هەولێریش و دۆکیش لەوانەیە وابێ. یعنی شاری سلێمانی بووە بە شارێک بۆ سیاحەی سەحی، بۆ ئەوەی کە خەڵک لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقەوە بێن. من خۆم بەش بە حاڵی خۆم سەینەوەی نەخۆشەکانم خەڵکی ئەو ناوەڕاست و باشووری عێراقن. لەبەرەوە پێم وایە کەرتی تەندروستی لە هەرێم گەشەیەکی باشی کردووەوە. ئەو کرانەوەی هەرێم مەسەلەن لەوەی کە دکتۆرەکانمان ئەچن لە ئەڵمانیا و لە ئیتاڵیا و لە وڵاتانە کۆرسەبین و ئاشنابن بە پێشکەوتنی تەندروستی و بە عیلمی تازە و ئەو هەموو خوێندن و بۆردە. مەسەن دکتۆر هەیە تا ئێستا 2 بۆرد 3 بۆردی هەیە لە پێوترێ سەب سپێشاڵتی ینی پسپۆری زۆر ورد. بۆیە من لەگەڵەوەی هاوڕانیم و ناڵێم ئەو وڵاتە پێشکەوتوانە لە کەرتی تەندروستیان لە کوردستان باشتر نین، بەڵام کوردستانی زۆر گەشەی کردووە. ینی ئەو قسەی خەڵەت ڕاز نییە کە لێ بەرپرسەکان بۆ هەڵامەتێک گەچنە دەرەوە. نەمبیستوە نەوەڵام من لە وەکو ئاماژەر پێداکاری پزیشکی خۆمەکەم و مەسئولیش دێت و خەڵکی فەقیری ژێت و خەڵکی دەوڵەمەنی ژێت و تیادە. دکتۆر باسی کەرتی تەندروستیت کرد. کەرتی تەندروستی هەرێمی کوردستان بەگشتی جەنابەت ئەم بەڕێوەبەری گشتی بووی هەم وەزیر بووی. لە چی کەمە؟ لە مەسەلەی تەقنیاتە یان دەرمانە؟ پێم وایە من ئەو کاتەش لە ساڵی 2012 کە ئەو کاتە بودجەش ئاسایی بوو لە بەغداوە هاو. ئەو کاتەش پێم وا بوو ئێمە ئەگەر بیت کەرتی تەندروستی هەرێم مقارنە بکەی بە وڵاتەکانی تر
ئەبینیت کە ئەو بودجەی کە بۆ کەرتی تەندروستی هەرێم دەرخان کراوە کەمە. ئەوە وای کرد کە مەسەن من لە ساڵی 2012 هەوڵ بم کە بودجە زیاد بکەم. بەڵام بەڕێبەری گشتی بەڵێ وەکو وەزیر ساڵی یەکەمی وەزیر و مەسلەی ئەوەیە یەکەم شت مەسلەی لێچێکە لە ڕکائزەکانی ئەوە بودجەیە. اینجا ئێمە پلانمان هەبوو کە مەسەلەن پێم وایە لەو شتانی کە لە کوردستانە ئەبێ ئێمە قانونی ئینشۆرەنسماندانە تەمینماندانە و هەروە گۆمرگ و تاکسز لەسەر مەوادی زیان بەخش وەکو مەسەلەن جگەرە وەکو کوحول ئەمانە هەمووی ڕکائزن بۆ زیادکردنی بودجە بۆ تەندروستی. باشە لەبەرەوە من پێم وایە لە کێشەکان ئەوەیە کە ئەبێ زیاتر بودجەی تەندروستی زیاد بکرێ بۆ ئەوەی کە ئەو کێشانەی کە تۆ باسیەکەی کەمی دەرمان و کەمی کەلوپەلی پزیشکی حل بکرێ. باش ئەوانە جێبەجێ بوو؟ وڵی من تا 2014 ینی هەنگاوێکی باشم ناتوان لەو کاتەش کە هەم سەرۆکی حکوومەت هەم جێگری سەرۆکی حکوومەتی ئەو کاتە دامیانە کردین و نزیکەی بڕاتە بێت کە ئەو مەسلەی بودجە بڕین و ئەو بینی بەغدا و هەولێر و بەغدا و هەرێم دروست بوو ئێمە بای تقریبا نزیکەی ملیارێک و 200 میلیۆن دلار بودجەمان هەبوو. بەڵێ ینی بڕات بودجەیەکی زۆرمان هەبوو تەندهینێکی زۆرمان هەبوو بڵێن نەخۆشخانە و ئەوانە نزیکەی 1000 و ئەوە قەڵەوێرە لە 2000 قەڵەوێرە لە کوردستانە دروزەکرا لە زاخۆ تا خانەقین. بەڵامی تر کە 2014 کەرتی تەندروستی بڵین بەعام بودجەی هەرێم بڕا ئیتر ئەو شتانەش ئێستا تۆگەر بچیتە لای خەسخانەی شۆڕشەوە ئەبینی چەند هەیکەلێک هەیە ئەوەیشیان نەخۆشخانەی مناڵبوونانێکیان نەخۆشخانەی فریاکەوتنێکیان نەخۆشخانەی ڕۆماتیزمە کۆمەڵێک شتمان مەسەلەن لە ڕانیە لە هەولێر لە دووەک کۆمەڵێش پرۆژەمان دروست کرد. ئەو پرۆژانە ئەگەر تەواو وایە پێم وایە ئەبوو بە ئەساسێکی زۆر باش بۆ ژێرخانی تەندروستی. ئەو کارەکەی و بودجە بڕینە بوو. بەڵام لە ئاسی ستاندار ئەوە ڕەنگە مەسەلەن چەندێتی بێ لە چۆنیەتیە بەدڵت بوو دکتۆر سەیریکە لە چۆنیەتیشە ئێمە یعنی تۆ کە چەندایەتیت پێشکەوت کە تۆ خستەخانی جوانت هەبوو کە تۆ جیهازی تازت هەبوو کە تۆ دکتۆر و کارمەندی فێرکراوت هەبوو وردە وردە کوالەتیشت بەرزە بێتەوە. ینی پێم وابوو ئێمە هەڵناویشمانە نا مەسەلەن ئێمە وەکو یەکەم وەجبە لە وەزارەتەوە کۆمەڵێک نێرسمان نارد بۆ ئوردون بۆ فێربوونی بەهنێ بەشی حساس مەسەلەن وەکو یەکەم هەنگاو نامان کوالەتی کۆنتترۆلی هەرێممان خستە ئیش دەرمانمان فەحەز کرد. من کە مەسەلەن کە 2012 بووم بە وەزیر کوالەتی کۆنتترۆلی هەرێم هی دەرمان یەک قفڵی گەورەی لێدرا بوو بەس و ئەوراقیان تەمشیا کرد یەک کەس پاڕستۆڵێکی فەحەز ناکرد کە من وەزارەتم بەجێ هێشت مانگانە 4 تا 5 هزار جۆر دەرمانمان فەحسە کرد باجنەمبەرمان فەحسە کرد بەڵێ ستیکەرمان بۆ دانا نرخمان بۆ دانا یعنی ئیشمان زۆر لە مەسەلەی کوالەتی شا کرد مەسەلەن لە بەرزکردنەوەی کوالەتی اینجا تەمان مەسەلەی کوالەتی بە خوێنن بەرزەبێت وەکو ئاماژەم پێەیە بڕاتە بێ مەسەلەن من دکتۆرەکان تەلەفۆنیان بۆ کردم ئایانوت ئەم مانگە مجموعەیەک دکتۆریان حەزەکەین ئیمتیحانەکە لە سلێمانی بکەن لە هەولێر بن دکتۆری مەسەلەن نهایەت پێڵ فاینەڵی بۆردەکان فاینەڵی بۆردی عێراقی و عەرەبی ئەموت هەموو شتێکیان بۆ تەرتیب بکەن بە شتەکەوا بێت ینی با تەلەبەکانی خۆمان هیلاک نەبن بچنە شوێنێکی تر ینی زۆر لەو هەنگاوانەمانە و ئەلحەمدولیا من ئێستا ئەیبینم ینی مەسەلەن من ئەبینم سلێمانی ساڵی 1970 کە من پزیشکی مقیم دەوری بووم پێش 28 ساڵ لەمەوە پێش سلێمانی سیتیسکانێکی تیانە بوو ئێستا سلێمانی زۆربەی زۆری هەرە زۆری پسپۆری وردەکانیشی تایە ئەو تێگەشتنە لە چیەوە هات مەسەلەن زوو سلێمانی کە دوو حکوومەتیش بوو دوای ئەوەش ساڵی چەند بەڕێوەبەری گشتی بوو 2000 من 2009 بۆ 2012 بەڕێوەبەری گشتی بوو مەسەلەن قەستەرە و شەبەکە و باڵۆن ئەو جیهازانە هات سیتیسکان هات وردە مەسەلەن لە سلێمانی سیستمێکی تەندروستیە بوو وای لە هات لە ئاستی عراقیان وت سلێمانی نمبەر وەنە پلەیەکی ئەمە لە ئەو تێگەشتنەوە لە چیەوە دروست بوو 2010 مەسەلەن بەپێی دەستەی ئاماری عێراقی 2011 کە من بەڕێوەبەری گشتی بووم
مثلەن تۆ قیاسی چیەکەی قیاسی مردنی مناڵی خوار 5 ساڵەکەی قیاسی مثلەن مردنی دایکی دووژیانەکەی قیاسی معدلی تەمەنەکەی هەموو ئەمانە ئێمە یەکەم بووین لە هەموو ئەمانەیە ئێمە کەمترین ڕێژەی مردنمان هەبوو بۆیە سلێمانی تەندروستترین شار بوو لە ڕووی ژینگە لە ڕووی تەندروستی لە ئەماری عراق بەڵێ عێراق ئەلانیە کرد هەر هەژدە محافەزەکە چەند مناڵی شیرەخۆر مردووە چەند مناڵی خوار 5 ساڵ مردووە چەند دایکی دووژیان مردووە چەند معدلی تەمەن چێت لە هەموو ئەو داتانەیە سلێمانی یەکەم بوو بەپێی ژماری دامەزراوە تەندروستەکان من یەک شتێ بۆ بژێڕمەوە ینی من پێم وایە ڕۆڵی سەرکردەی کۆچکردومان جەنابی مام جەلال زۆر بوو لەو هینەیە ینی جەنابی مام جەلال خۆی سەرپەرشتی هەنێشتیە کرد بانگێ کردمەوەی دکتۆر ڕێکەوت ئەو خەستەخانەیە گەشتێک کوێ ئەوە گەشتێک کوێ ئەوە گەشتێک بەڵێ حتا جارێکیان بانگی کردم وتی دکتۆر ئێوە ئەعلامتان زەعیفە وتم جەنابی مام جەلال بۆچی ئەعلامان زەعیفە وتی فڵان نەخۆش فڵان دەقە هاتۆتە خەستەخانەی ئینعاشی دڵ ئێوە ینی دڵی وەستاوە دڵیتان بۆ گەڕانۆتەوە لە مردن ڕزگارتان کردووە باڵۆنتان بۆ داناوە ستێنتان بۆ بۆرەکانی داناوە و ڕۆشتۆتەوە ماڵەوە ئێوە بۆ ئەوانە باز ناگەن وتم وەڵاهی جەنابی مام جەلال ئێمە ڕۆژانەوەی شانەکەین ینی ڕۆژانە ئێمە وای مەسەن وای لێ هاتبوو یعنی نەخۆش ئەهاو هەستی بە ئازاری سنگە کرد تەختیتیان بۆ کردیانگەر بیان زانایە مەسەلەن تووشی جەڵدەی دڵ بووە یەکسەر بۆریەکەیان بۆ کردە و ستێنتیان بۆ دانا شەو درەنگ 12 شەو 6 بەیانی 5 بەیانی ینی بەڕاستی کۆمەڵێک شتمان کرد بەڵام ئەو میشە سەپۆرتێکردن هێنانی ئەوەی کە جیهازی بۆی منەکە ماڵەوەی شەبەکە و باڵۆن و مەسەلەن قەستەرەوە خۆی فەحسێکەوانە دوای شەبەکە و باڵۆن و ینی لە کاتێکە هاتە سلێمانی دکتۆر پێشتر خەڵگە چوو بۆ ئوردن و تورکیا و خۆی لە 2004 لە 2004 تا 2014 ئەتوانم بڵێم 10 ساڵی گەشتەکردنی تەندروستی بوو چونکە هەم بودجە هەبوو هەم ڤیژن هەبوو هەمیش ئەوە هەبوو کە شتی مثلەن نەوعی بکرێ و بەڕاستیش من کە بووم بە بەڕێوەبەری گەشتی تەندروستی سلێمانی ینی لەسەر هەمان ڕێچکە بەردەوام بووم و هەوڵیشما شتی کوالیتی مەسەلەن زۆری ئەو گرێبەستانی کە من کردومە هەمووی کۆمپانیا عالەمیەکانن مەسەلەن سمنسە جیئە فلیپسە ینی توانیمان شتێکی ڕێکوپێک بکەین من شتێکە پێ بڵێم بۆ مەسەلەی دامەزراندن مەسەلەن ئێمە 1000 کەسمان دامەزران بۆ نەخۆشخانەی شار تۆزانی پەرستاری پەیمانگان نەمابوو لە ناو سلێمانی چوین لە کەلار و لە ڕانیەوە هێنامان وتمان بۆ ینی هەتا 2014 ئێمە ینی دامەزراندن هەبوو نەخۆشخانە دروستکردن هەبوو قەت ینی مەسەلەن ئەو کاتە بە ڕەحمەت بێ کاک بایز وەزیری دارایی بوو بودجەش نەمایە تەخسیسیش نەمایە ئەیوت دەرمان بابێکی جیایە دەرمان تەخسیسی نییە کەی دەرمانتان ویست بڕۆن بیکڕۆن ئەوە بوون بە پلی بەڵێ ینی مەسەلەن من بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بووم تەمان خوا عافویان کاک شێخ بایزیش و کاک دڵشادیش و مەلیحەخانیش هیچیان لە ژیانە نەماون مەسەلەن ئەو حاسیبەکەمان ڕووناخانەی و دکتۆر پارەمان نەماوە ئەچوومە موت سەرکەوە سواری سیارەکە بووین ئەچوین چایەکمان لای کاک بایزە خواردەوە ئەو وەزیری هەردوو لابوو وەزیری دارایی بوو وەزیر دارایی هەرێم بەڵێ ئەچوین چایەکشمان لای کاک دڵشادە خواردەوە چایەکشمان لای مەلیحەخانە خواردەوە کتابەکانیانی ئەنگو ئەو تەخسیس ئەوە تەرخانکردن ینی قەزم شتەکان ئاوا بوو باشە دکتۆر ئێستا باسیەوە کرێ زۆر چۆتە کەرتی تایبەتەوە ئەمە لە دنیا شاوایە یان ینی پاڵی بە کەرتی گشتیەوە ناوە بە مەبەستە یاخود خۆی ئەو قەیرانە نەوای بڕۆ ناکەم مەبەست بێ بەڵام ئیتر خۆ تۆ کە تۆ بودجەت نەبوو ناتوانیت وەک بڵیت بە باشترین شێوە ئەو خزمەت گوزارێت تەقدیم بکەی و بیریشن نەچێ کەرتی تایبەت گەشەی کردووە نەخۆشخانەی جوان دروست کراوە نەخۆشخانەی باش دروست کراوە و هەموو وەوە هەرکوتم کۆمەڵێک پزیشکی زۆر باش دروست بوون و ئەمانش خۆ هەمویان کورت عیلاج ناکەن ینی نەخۆشی شارەکە عیلاج ناکەن بڕۆ زۆر نەخۆشخانە هەیە مەسەلەن ئێستا ئێمە
مەسەلەن نەخۆشخانەی شاری پزیشکی فاروقمان هەیە نەخۆشخانەکانی ترمان هەیە کە زۆربەی لە هۆکەوە نەخۆشی بۆیە دەتا ببەسڕە طبعاً خۆسەی لەوانێت سەی 50 تا 60 نەخۆشەکانی دەرەوەی سلێمانی نەک ئینجازە ئەمە ئیسفادەی چییە مەسەلەن تۆ لەگەڵ خەستەخانەکەیە ئوتێلی ژەکە چێشخانەی ژەکە شۆفێری تەکسی ژەکە چوزانم شارەکەی ژەکە لەبەرەوە بەڵێ مەسەلەی سیاحی سەحی لە سلێمانیە ئەیبینم ڕۆژ بە ڕۆژ گەشاکە. دکتۆر لە سەردەمی بەڕێوەبەرێتی گشتیە چ شتێک زۆر هەیە شانازی پێوە بکەی یان دڵت پێ خۆش بێ؟ وڵی من شتێکە پێ بڵێم من لەوانەیە ئێستا هین نەبێ بەس تۆ بڕواکەی من بەیانیان هاتم بۆ دەوام سعات 8:30 بیانی بەڵێ شەوی وا بوو دەی شەوە ڕۆژمەوە هەل لە دائرە بەڵێ مەسەیتر 2 ڕۆژمدا نابوو ئەو 2 ڕۆژە ئەگەڕام بە سەر خەستەخانە ئەوانەیە هەر لەو مەسەن کە داوام تەواو بوو سعات 2 سعاتێک هەر لەسەر قەنەفەکە تۆزێک ئیسراحەتمە کرد و هەڵەسامەوە ئێواران دەستمە کردەوە بەداوام ئەنجا مەسەلەن حەماسەت بوو ئیش زۆری بوو چی بوو مەسەڵەن ناخۆشی بوو چێژبینی لە ئیشەکە بوو ئەنجا ئیش زۆری بوو سەپۆرت بوو مەسەلەن بەڕاستی مەسەلەن وەکوتم جەنابی مام جەلال یادی بەخێر دادەهێرۆ زۆر سەپۆرتیانە کردین ینی زۆر ئەومانە کرد پێزانین هەبوو زۆر خۆشە لە ئیشا پێزانین ئەنجا پرۆژەش هەبوو بەرەو پێشچوون هەبوو مەسەلەن من بیرمە مەسەلەن لە سەردەمی بەڕێوەبەری گشتیمانە مەسەلەن کۆمەڵێک سنتەرمان خستە سەر پێ مەسەلەن جیهازی ئەو لینارکەوەی تیشکی چارەسەر بە تیشک بۆ سەرەتان دانێ بوو من کردمان لە زمانی مناکرا بە 2 مەسەلەن بۆ مەسەلەی ناوزوری مەعیدە و کۆڵۆنوانە وەجبەیەکی زۆر باشمان کڕی قەستەڕەمان کڕی کۆمەڵە سیتی سکان و MRI سکانمان لە بەغاوە بۆ هاو یعنی خەستەخانەی چاومان دروست کرد خەستخانەی ددانمان دروست کرد کۆمەڵێشتمان کرد تەمان خۆ ئەو شتە هەم بەڕێوەبەرەکانی پێش منیش ینی بەردەوام بوو ئەو ئیشە ینی بەردەوام بوو مەسەلەن لەبەر ئەوە تقریبا لە ڕۆژێکا من 12-13 سعاتیشمە کرد. زۆر باش دکتۆر مەرحەلەی وەزیری مەرحەلەیەکی خۆش بوو ناخۆش بوو دڵت پێی خۆش بوو هەڵبەت خۆشی شخصی ناڵێم خۆشیەوە ئینسان کەیشێکە کات لە وەزارەتە لە مدیر عامی مەسەلەن سەر ڕەنگە تو بەلایەندا خەستەخانەیە بڕۆی سەرتەرا بڕۆی دڵت پێی خۆش بێ سەر مناڵەکەت لەگەڵ بڵێ سوپاس بۆ خۆی گەورە لە سەردەمی منە ئەوە کرا ئەو شتانە ئەڵێم مەسەلەن خۆی من یەک شتێ پێ بڵێم یعنی من لە ژیانمە کە ئیشم کردووە قەت چاوەڕێی ئەوەم نەکردووە مەسەلەن بەروو بوومەکەی یان بمەنەوە یاکی پێم بڵێ سوپازیا خۆت بەخۆتی من حەزەکەم خۆم مرتاحکەم پێزانین زۆر مهمە لە پێشە شتێ لە ناخی خۆتە هەرە وەڵام من ینی زۆر متحەمیز بووم بۆ وەزیری ینی زۆر متحەمیز بووم بۆەوەی کە هەم لە کابینەی حوت و هەم لە کابینەی هەشتیشە و ینی هەتا ئەخیر دەقەش بە نفسی ڕیسم ینی بە نفسی ئەوە ئیشم کردووە بۆی کە مەسەلەن خزمەتی خەڵەکەین تۆ من شتێکە پێ بڵێم ینی مەسەلەن سایمە تۆ باسی قەستەڕی دڵە کرد بەڵێ من لە 2009 ڕئیسی فەرماگەی تەندروستی سلێمانی بووم هەتا 2019 وەزارەتەکەم تەواو بوو کاتە 10 ساڵ من 10 ساڵ نەمهێشتووە سعاتێک سنتەری دڵی سلێمانی بێستێن و بێباڵۆن بێ قەت نەبووە قەت لەو ئەزانی ضرورێتەکە لەو 10 ساڵەیە ئەخر خۆ ئەوە ضرورەتیش مهمە و پارەش مهمە مەسەلەن من قەت ینی تەڕەدودم نەکردووە مەسەلەن بۆ نمونە مدیری دائیرەکان عامەکان تەلەفۆنیان بۆ کردم ئەیانوت کتابێک هەیە لای معاون مدیر عامی دارایی وەستاوە معاون مدیر عامی دارایی تۆش وەزیری بەڵێ من وەزیرم معاون مدیر عامی ژمێرکاری لە وەزارەت هەموو ئیستا خۆم تەلەفۆنی بۆکەم تەلەفۆنم بۆ گرم ناوەکەشی ناڵێم ئێستا تەلەفۆنم بۆ کردم ئەو کتابە و ئەوە مۆزەفەکە وەستاوە لەبەر دەرگاکە بۆمان تاوەکە لەبەر پێناو ئەوانش کە ئایانزانی منوام ئیشەکەیان تەواو کرد و سنتەریت لە خزمەتی گەورەی کردووە هەموو سەح قەستەرەوە بزانام دەفتەرێک و ئەو با بە زمانی خەڵک تێبگات
دفترێک و 20 وەرەقە بوو مەسەلەن ئێمە $300 و $700 لەگەڵ $700 ئێمە ستێن نەخۆشە بۆ بای $4,000 ستێنتی بۆ دانراوە $700 ئێمە کردو $700 هەمی بۆ حکومەت نەبووە چەند بەشێکی بۆ هاندانی پزیشک و کارمەند بۆ بەشێکیشی چۆتەوە خەزیێنەی دەوڵەت ئەو ئیشە پەنهانانە زۆر کراوە لەوە لەناو وەزارەتیشە چێ زۆر هاوکارت بووە کاک دکتۆر ڕێکەوت مەسەلەن وەڵام هەماهەنگی من سەیری کەم خۆتەزانی ئەمی شێچێتی و من قەت ینی من قەت هەستم بەو هینە نەکردووە هەستم بەوە نەکردووە کە ینی خەیشێک هەیە مشکلە بۆ من دروستەکە یعنی هەم لە هەردوو کابینەکە هەم جەناوی سەرۆکی حکومەت هەم هەردوو جێگرەکەیان یعنی قەت ئەوە نەبوو بڵێ وەڵا ئەم ئیشەمەکە ئەو ئیشەمەکە هەرچێکم داوا کردبێ ئەگەر لە قوتیان و توانایانە هەبووە بۆیان کردو چکە ئەوانیش دڵنیا بوون لەوەی کە من فەرق ناکەم لە بینی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە و زاخۆ ئەوانە چ شتێک دڵت پێی خۆش بێ لەو سەردەمەیە مەسەلەن وەڵام من دڵم زۆر بە شت خۆشە مەسەلەن من کە بووم بە وەزیر موعیدی هەنێک نەشتەرگەری 2 ساڵ و 3 ساڵ بوو ئێمە نەشتەرگەری نیمچە تایبەتمان دانا بۆی کە لە ساڵ هەشتای حکومەت بیە موعیدی نەشتەرگەری لە کوردستانە نەما ئەپۆینتمنت نەما ینی ئەوە نەما بڵێن تۆ 3 ساڵی تر سەرەتا ئەو یەکسەر یانود وەرە هەفتەی داهاتوو عەمەلیاتەکە بۆ بکەین مەسەلەن مەسەلەی دەرمان مەسەلەی کوالیتی کۆنتڕۆڵی دەرمان مەسەلەی ئەو پرۆژانە ئەگەر تەواو وایە کۆمەڵێک شتە کە منی سا بڕوا ناکەم هەموویم بیر بێ بەڵام هەمووی جێی شانازی دکتۆر بەس زۆر ڕەخمە لە کارتی تەندروستیە ژیرا مەسەلەن با ئەوش بڵین ئەو هۆکارە چی بوو مەسەلەن کەنتی تەندروستی خەری تەندروستی شتێکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە یعنی پەیوەندی بۆ هەیە کە مباشیر پەیوەندی بە مردن و ژیانەوە لەبەرەوە تۆ چەند ئیش بکەی بەڵام مەسەلەن تۆ ئێمە ساڵانە مەسەلەن لە وەزارەت 6 ملیۆن چالاکیمان ئەنجامایە بە نەخۆشببینین بە نەشتەرگەری بە نازام چی بەڵام لەوانەیە 10 چالاکیمان خەلەری تیا بووە یا 10 چالاکیمان زۆر جار نەخۆشەکە وفاتی کردایە بەزەوە بازەکرا ئەوەیە یانی مەسەلەکە سەحە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەی و هەندێک دەستگای ڕاگەیاندن بۆ مەرامی تر بۆ مەرامی سیاسی خۆیان یا بۆ زۆرکردنی بینەریان یا بۆ هەر شتێکی تر ئەو شتیان گەورە ئاکرد و ئەو خزمەت گوزارێک گەورانیان نادیدا کرد نەخۆشخانەی هیوا چیت لەسەری هەیە مەسەلەن نەخۆشخانەی هیوا نەخۆشخانەیە کابێ ئێمە لە هەموو کوردستان شانازی پێوە بکەین و من زۆر شتم بۆ نەخۆشخانەی هیوا کردووە لە سەردەمی خۆما جارێک بە تەلەفۆن پەیوەندی پێوە کرد جواب بدامەوە ناو بەرنامەیە وتم دکتۆرەوە ئەو کێشە و کەموکردانەیە وتت بە ئەو وەختە پێش دکتۆریات دکتۆرێکی تر دۆستی دکتۆر دۆستی بوو تت بێنە لام وەڵاهی من ینی ئەوە ئەرشی خۆم بووە بەڵام هەرچێکیشیان ویست بێت تەمان دوایەوە ئێمە لە 2013 سنووقی شێرپەنجەماندانا بە بڕیاری پەرلەمان سنووقی شێرپەنجەش سومقی کۆمەک بە توشبووای نەخۆشیەوە ئەویش پاڵێکی زۆر باشینە ئیشی زۆر باشی کرد هەم لە تازەکردنەوەی خەسخانەکان هەم لە کڕینی جیازی تازە هەم لە کڕینی دەرمانی تازە ئەوانیش بەڕاستی خزمەتێکی بەرچاوی نەخۆشانی شێرپەنجەیان کرد لە کوردستانە ئەمانە هەمووی یەکیت خەڵکی لە پشت بە تۆ باسی هێرۆخانت کرد دکتۆر هێرۆخان پەیوەندی لەگەڵت چۆن بوو چەند پشتیوانی ئەکردی خۆت ئەزانی ئەو لە ژینگە لە تەندروستی لە مرۆڤ دۆستی نەشی هێش قەز من هەرگیز باسی کرد تەمان پشتیوانی پەیوەندیمان زۆر باش بوو و پشتیوانیشی زۆرە کردم و زۆر جاریش کە لە قەیران و لە نەبوونی موچەیە کۆمەڵێک خەڵکی گەنج هەبوون کە ینی زۆر پێویستیان لە کەتی تەندروستیە زۆر پێویستیان بە موچەکە بوو بە تایبەتی پزیشکانی گەنج بۆ هەنێ شوێنی حساس بەڕاستی سکرتارێتی جەنابی مام جەلال و جەنابی هێرۆخان هەر وەکو ماڵی خۆمان وابوو وەکو بەڕێوەبەرایەتێکی تەندروستی وابووە کە هەرچێکمان ویستوانە فەرموو دکتۆر ئێستا ئەوە مەسەلەن هەندێک جار لەو حاڵەتانە جێگەی دڵخۆشیە بەڵام سلێمانی کۆمەڵێک مقاوماتی تایە کە ئەتوانی ململانی پێشکەوتنە گەورەکانی پێ بکەی لە ڕووی کەرتی تەندروستیەوە
حەزەکەی ئێستا مەسەلەن چیتر هەبێ بۆ سلێمانیان لە پشت پرۆژەیەکی گەورەبی بۆی سلێمانی بتوانین لەو مرۆڤ دۆستیوانی تەندروستی مرۆڤ دۆستی لەسەر دوو هێڵی هاوتەری بن بێکەوە ڕۆنوانێ خۆی بەڵێ ئیسا سلێمانی حەسەکە لە پشتی چ پرۆژەیەک وڵی من پرۆژەکە حەزەکەم ئەو پرۆژانە تەواو بێ مەسەڵەن ئیسا خەسخانەی مناڵبوون لە سلێمانی خەسخانەیەکی کۆنە باڵێ مەسەڵەن هەیکەلێکمان هەیە بۆ خەسخانەی مناڵبوون لە دەرەوەی شار ینی سلێمانی 2 ملیۆن کەسی تایە بە چوار دەورەکەیەوە دەگومان من کارڵم سلێمانی و کوڕ ڕەمزێک لە پارێزگا پشدەرەوە هەتاکو گەرمیان مەسەلەن 300 قەڵەوێرەیەکی مناڵانمان ویسمان دروستکەین مەسەن خەسخانەی مناڵان ئەوەی ئیسا ناوی خەسخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشیدە پێشتر دایرەی زراعە بووە کردویانە بە خەسخانە ینی ئەمانە هەمووی خەون بوون بۆ ئێمە مەسەن کۆمەڵێک شتی نەوعی بکرێت مەسەلەن کۆمەڵی خەستەخانی تایبەتمەند بکرێت و بەڕای منیش بەڵێ ئێستا خەستەخانی شار فریاکەوتنێکی زۆر باشی تایە و زۆر ئیشیشی ڕێک و پێگەکەن بەڵام ئەگەر فریاکەوتن لە مەسەلەن لە شوێنێکی تری سلێمانیش بکرێتەوە بە خراپی نازانم ئەگەر مەسەلەن پرۆژەیە کە بێ ئەچیتە پاڵ ئەو پرۆژەیە بۆی مەسەلەن سیاسی من بەردێ لە سلێمانی چوزانم بخرێتە سەر بەردێ من لە پاڵەوە بەردەیە حەزەکەم بکرێ هەوڵت بۆ داوە بەسەلەن ئەتەوێ ڕێگایکی تر تاقیکەوە لە ئیدارە و سیاست و ئەمانە بۆی بتوانی لە پشتی ئەو ئیشە باشانە بی و تاریخی بۆ خۆت دروستکە وەڵاهی پێم خۆشە بێ حەزەکەم یعنی تا پێم بکرێ خزمەتی شاری سلێمانی بکەم سلێمانیم زۆر خۆشێ سلێمانی کۆمەڵێک مانای هەیە بۆ من مەسەلەن من ماناکانی چین سەیری کە من کە ڕۆم مەسەلەن کە ماڵمان ئێمە لە مەڵکەنی بوو مەسەلەن کە زۆر جار لە سابوونکەرانەوە یاخود ئێمە خوارەوە یاخود زۆر جار ئەچمە بەردەرکی سەرا یا بە جادەی ئۆرزیا سەرەکەوم یا بە توی مەلیکا سەرەکەوم کۆمەڵێک هەموو شوێنێکی سلێمانی کۆمەڵێک یادەوەری و خۆشی و چوزانم هینی تایە بۆ من ینی یادگاری خۆشی تایە بۆ من ینی بڵێ کە ئاوێتە بووی لەگەڵ عمرم تقریبا ئەواچم بۆ 51 ساڵ ئاشکراکەی ئاشکای بۆ کەمەنی منەزانێت من 51 ساڵەچم من هەموو مناڵیم لە سلێمانی بۆ مەسەن من لە مەکتەبی سوورچەوە بوو مەکتەبی سوورچەوە زین لەکوێیە بەدەقیق نازانم بۆ زانم لە جادەی ئۆرزی کەیتە چەلاجێکی سوور هەبوو لەوێ ئەو مەکتەبی سوورچیە و گۆیژەی کچان بوو مناڵیم لە توی مەلیک بووە لە ناوەندی کاوە بووە لە دواناوەندیم لە هەڵکەوت بووە ینی هەموو شوێنێکی ئەم شارە ینی شوێنێکی یادگاریە بۆ من باشە مەمەتەڕا کێشان دێ پرسیاری شخصی بکەین دکتۆر باسی تەندروستی ئەوانەکەین زیاد بوونی کێش ئەوە زۆر لەسەر تۆ ئەوترا بەڵام ئەوەی ڕێگرینە بۆ لە مەسلەی پزیشتی ئەڵێ پزیشکەکان نەسیحەتەکەن کە کێش دابەزێن منیش هەمانە پسپۆڕیەکەم قورگ و جۆلوتە بەڵام ئیتر زۆر جاریش کە بە نەخۆش ئەڵێ مەسەلەن نەخۆشیە دەڵێ کاک دکتۆر پرخەم هەیە من خۆم پرخەم نییە منیش دەڵێم ئاخر ئەبێت تۆ شەوان کاچیتە ناو جێگاوە کەم نان بخۆی ینی معیدە و بەتاڵ بێ مەسەلەن ئەبێ خۆ زعیفکەی مەسەلەن ئەو شتانە ئەڵێ تۆ ئەڵێم تۆ حەقی من شتەکە بە تۆ ئەڵێم زانستەکە بە تۆ ئەڵێم ئیتر تۆ کەیفی خۆتە جێبەجێیەکە یا جێبەجێ ناکەی وەرزشەکەی دکتۆر بەڵێ جار بینیومی کە زۆر من دابەزی بەڵێ من 2016 بەڕەحمەت بێت کە باوکم نەخۆشکە و ئیتر وردەوە تۆزێ لە وەرزش و لەو هینە دابڕام ئەجینا زۆر هەوڵەیەم و زۆر حەزەکەم ینی وەکو ئەو زیاتر مەسەلەن چۆرشێک زیاتر حەزم لێ هەرت ڕۆشتن و لەسەر جیهازە ڕۆ مەلەشم حەز لێ مەلەش حەز بەڵام وەرزشی ئەوەی جار بەجار ڕاهێنەر و شت مامۆستاکان ئاسنیشم بۆ نووسن بە زۆر حەزم لێ نییە من زوو پێمەڵێن ئەڵێم بۆ چی بکەم ئەوانێ دکتۆر پەیوەندی بە خواردنەوە هەیە مەسەلەن لە سلێمانیە هەندێک خواردنی تایبەت هەیە بە تایبەتی شەوانە ینی ناتوانانی خۆی بۆ ناگرێ ئەوە یا هەربوونیەتەکە وایە
سەیم بنیێتم وایە ینی خەڵکێ من ئاوێگە بڕۆم بۆ قسەێنە وەڵا زانستی نیە بوونیە نییە ینی هەیە لە مناڵیەوە قەڵەوە بەڵام بڕوا بەزین چۆنە خەڵک هەیە حەزی لە خواردنە بەدەست خۆی نییە سە دکتۆر ڕێکەوت وایە بەڵێ بەڵێ حەزی لە خواردنە و پلان بۆ خواردندانێ مەسەلەن هەیە مەسەیسان من بڵین خێزانەکەی خۆم مەسەلەن من بەیانیان ئەوە نانەخۆین لەسەر ناخواردنەکەین من بیرەکەم و نیوەڕوان ویا ئێوارە چی بخۆم ئەو وانی ئەو بیر ناکاتەوە نیوەڕۆ ئێوارە چی بخۆ ئەو کە برسیە بێ ئەنجا بیرەکاتەوە چی بخۆ من برسیم نییە هێشتا پلان دانیم بۆی چی بخۆم جا لەبەرەوە ئەو وایە سا تۆش بڵێ وەڵام من بوونیەتم وایە و یا بەعزێکە زەڵێ وەڵا ئێسقانم پانە و یا لە لای خۆتان پێستۆکەی ئەستورە وانی چەند خۆی دەمە خۆیدر حساباتە چەند خۆیت و چەند سەرفگەی دێر خۆ جارێک وابزانام و سەرۆکی حکوومەت پێوتی وتی ئێستا توانم لەگەڵ دکتۆر ڕێکەوتا مسابقە بکەم وانێ لە کۆنفرانسێک بوو بەڵێ نەتان کرد ئەو ڕاز دکتۆر ئەگەر مەسەلەن پیشەکەت بگۆڕی حەزەکەی چی ئیشێک بکەیت وڵای حەزم زۆر لە پیشەکەی خۆمەوە حەز زۆر لێتی خۆت پیشەکانی تریشم تاقی کردوێتەوە چی مەسەلەن ئەیتر وەزیر ئیداری بۆ ئیداری سیاسی بۆ مدیر عام ئیداری بۆ مدیری خەستەخانە بووم و سەرۆکی پزیشکە مقیمەکان بووم و ینی لە ئیدارەکان و لە هەموو شتێکم کردووە ینی مەسەلەن ئیشی زمانێ ئیشی وەزارەتم کردووە سندیکاکان بەرامبەرم بوونی سار لە سندیکاکانم بەرامبەر وەزارەت ینی هەموو شتەکانم کردووە ینی دکتۆر لە کاتی وەزیری ئەوم بیر نەچێت نەشتەرگەری شتت ئەکرد یان فریاوە نەکەوتی نا بەڵام ینی مەسەلەن شەمان کە مەسەلەن لە سلێمانی بووم ئەچوومە خەستەخانەی شۆڕش لە ساڵی عملیاتە ئیتر لەگەڵ دکتۆرەکان خۆم نایانی مەسەلەن بڵێ لەگەڵ دکتۆرەکانی ڕەفیقما ئەمان کرد بۆی دانە بڕێم ئەوە هەبوو ئەستا سەر و کۆماری ئێرە لەو مایە نەشتەرگەریشی کرد لە تەبریز دڵی کرد ئەو جەراحی دڵە بەڵێ ئەی دکتۆر مەسەلەن ئەو ئیشانە ئەگەر بەجێ بێڵیت بوتت 51 ساڵم تەمەند درێژ ئینشاڵڵا بەرەو 4 مانگی ترمە 50 ساڵ 3 مانگی 4 مانگتر ئەو 4 مانگە ناتێت بچیتە ناو پرۆسێکی تریش تاقی کەیتەوە گەر پشتیوان بەخوای گەورە پشتیوان بەخوا جارێ بزانین چۆنە بێت ئینشاڵڵا پرۆژە بەرنامەت هەیە کە ئەو تاقە و توانایە لە شوێنێکە فراغێک هەبوو بێ لە وەختی وەزیریە بتوانی لەگەڵ هاوڕێکانت لە سیاسەکان خۆت ئەکیید پەیوەندی سیاسی زۆر باشە لە ناوێکی نیشتیمانی کوردستانە بتوانی ئەوانە بۆ سلێمانی بکەڵی سلێمانی بۆ گەرمیان بۆ هەڵە بجە بۆ ڕاپەڕین وەڵی من یەک شتێ پێ بڵێم من زۆر حەزم لە خزمەتکردنی خەڵکە و زۆریش مەسەن کە زۆر جار ئێستا پێم بڵێن لەو شوێنە دەرمان نییە یا لەو شوێنە ئەو جیازەوە یەکسەر تەلەفۆنەکە هەڵەگرم و تەلەفۆنەکەم بۆ مەسەن ئەوتر بەپی بەڕێوبەرە گشتەکان یان ئەستاش بڵێ ئێستاش مەسەن پیانم خوا هەڵ ناگری ئەوانیش چ دکتۆر سەباحی سلێمانی چ دکتۆر ئازادی هەڵەبجە چ دکتۆر سەفەری ڕانیە چ پێشتر دکتۆر سیروان لە گەرمیان بوو ینی هەر یەکسەر تەلەفۆنەکە هەڵەگرن فەڵ فەرمو کاک دکتۆر ینی پیان مەڵێم ئەو وایە خواڵ ناگرێ ینی دکتۆر کەمی دەرمانە بەچی حەلە بێ مەسەلە بەڕاست وڵی من نازانم دەرمان کەمەیان نا بەڵام مەسەلەکە بودجێ ینی بودجە ینی بڵین زیاتر کرێ بۆ ئەو بابەتە ئێستا زۆر جارەڵێن لە عراق دەرمان و شتەکان دێ ئەتوانین پشت بە کوالیتی عراق بەستینیان کوالیتی دەرمانی عراق عیبی نییە دەرمانی عراق دەرمانێکی چاکە خاستن لە لقاحاتە لە فاکسینیشنە لە هەنێ دەرمانە عێراق نەوعێکی زۆر نەوعی نایەوی دەرمانەکڕێ لە هەنێشتا بەڵام هەمووی ناکڕێ ینی هەمووی ناکڕێ مەسەلەن تۆ احتیاجت هەیە مەسەلەن 2000 دەرمانە بۆ بێ سەرەکی 2500 بواتەوە یاخود مەسەلەن نەوعێکە بواتۆ زۆرت داوا نەکردووە نەوعێکە بواتۆ زۆر ئێمە کاتی خۆی وتمان بە لە ساحەڤەی ئیجمالیمان بۆ بێت بۆکو کوردستان بەڵام ئەوەش هەر ینی هین نییە بڵێ بتوانێت هەموو پێداویستەکانە پڕکاتەوە بۆیە دەرمانەکڕین دکتۆر یەک پرسیاری دیکە هەیە مەسەلەن زۆر جار لە چ شتێکا پێویستەکە خەڵک نەخۆشەکەی بباتە دەرەوەی وڵات مەسەلای بن بۆ هندستان یان هەرە خۆشەویستی نەخۆش سەیریکە ئەمە پێوترێ سیاحەی صحی
يعني مثلا تۆ قد نەوبیستووە لە ناو کووردا ئاڵێ ڕێی دوور دەرمانە ئەوەیە ڕێی دوور دەرمانە گەڵی دوور حەزەکە لە دەرمانە، مثلەن ئەڵێ لە مەسەلەن ئێستا من نەخۆشم بۆیە لە بەسڕاوە، نەخۆشم بۆیە لە بەغاوە، مثلەن خەڵک ئەڵێ چووم لە ئێران عملیاتەکەم کرد، لە هێند عملیاتەکەم کرد. يعني خەڵک ئەو اعتقادەی هەیە، بەڵام بڕات هەبێ من ئەوەی دیومە بۆ هەنێک نەشتەرگەرینە بۆ ئەوەی دیومە، يعني ئەوەی لە سلێمانی ئەکرێ ئێستا لە زۆر وڵاتی تری شەرەوە ئەکرێ هەنێک عملیات هەیە، مثلا هەنێک عملیاتی مثلەن بڕبڕەکانی پشت یا مل هی قورس، یاخود هەنێ عملیاتی معقدی ناو مێشک، یاخود هەنێک عملیاتی دڵ زۆر معقد ئەجنا ئێستا بە قەستەڕەش عملیاتی دڵەکەن، حستا مثلەن عملیاتی دڵی کراوە بە برینی زۆر بچووگەکەن، بە قەستەڕایکەن، بە ناوزوورێکەن، ئاسی وڵاتە پێشکەوتۆ. بەڵێ بەڵێ بەڵێ، ینی کۆمەڵێک خەڵک پیابوون کە ئیشی زۆر باشەکەن. دکتۆر لە مەسلەی ئەوەی کە هەرێم خۆی بتوانێت ئینتاجی دەرمان بکانەوەیە توانیوێتی دوو کارگەی باشمان هەیە، سێ کارگەمان هەیە، سێ کارگەمان هەیە، دوو کارگەی زۆر باشمان هەیە لە سلێمانی، ڕاسان و پایۆنیر، و کارگەیەکی باشیشمان هەیە لە هەولێر ئاوا مێدیکا، و من بەڕای من خەریکن تەتەوری پێکەن، و بەڕای من یعنی ئەو دەرمانانە ئەو کارگانە ئەگەر حکومەتی هەرێم مەسەلەن دەرمانیان لێ بکڕێ یا مەسەلەن پەرەی پێ بدرێ، لاینی تر دروستکەن، مەسەلەن لاینی دەرزی و چوزانم لاینی دەرمانی تر زۆر باشە بێ. باش ئێمە وەکو تاقە بە شەریەکە تاقەمانەیە سێ کارگەی زۆر ینی سەرسوڕهێنێت لە پزیشکەکان بینی و هەم لە سەر دەمی بەڕێبەری گشتیم لە سەر دەمی وەزارەت، مەسەلەن پزیشکی گەنج کە وەکوتە سەرۆک مام جەلال پێوتم ئێوە دڵی خەڵکتان تەمانەوە شفالای خوای گەورەیە شتی سەرسوڕهێنەر هەن زۆر کردو، مەسەلەن نەخۆشەیە کابرا دەستی لێ بۆتەوە بۆی پێوە کردوێتەوە، پەنجەی لێ بۆتەوە بۆی پێوە کردوێتەوە، دکتۆری خۆم باڵێ کوردیشە، دکتۆر هەیە مەسەلەن نەشتەرگەری دڵی کراوی کرد. تۆ زانی ئێمە بۆ ئەم دڵی کراوە و قەستەڕە و ستێنتە، من مەسەلەی دڵی کراوە، ئێمە دکتۆرێکی عەرەبمان هێنا، ناوی دکتۆر یادی بەخێر ناوی جەعفەر شەحازە بوو، وەزەم سال لە ئوسترالیایە، بە ساڵی 2009 2009 بوو 2009 بوو یادە بوو، لە سنتەری دڵ 2 ساڵەمان دروست کرد بۆ دڵی کراوە. هاتین وتم ئێوە دەست پێ بکەن عملیاتی دڵی کراوە بکەن بە بەلاش بە خۆڕایی بۆ خەڵک، تەمان گرانەوە عملیات. بەڵێ یادی بەخێر هاتم بۆ لای جەنابی مام جەلال، وتم شتێکی وایە، وتی من مانگانە 30,000 دۆلارتانە دەمێن بۆ ئەو دکتۆر و کارمەند وشتانە. دەستمان کرد ئەو دکتۆرە خۆی هاو ئەو تەمان بیرم ناشتە خۆی پەرستارەکەی فێر کرد، خەدیرەکەی فێر کرد، دکتۆری تەخدیری هێنا چکا بێ بەنجێکی تایبەت بێ. اینجا ئەوانەی خۆمانەی کرد کورد ئیتر مەسەلەن وای لێ هاو دەستی کرد بە عملیاکەم عملیاتی دڵی کراوەمان کرد و خۆم مراقەبەمان کرد و ئەمانە. ئێستا وای لێ هاتۆ چەنەها جەڕاحی زۆر باشمان هەیە لە بواری دڵی کراوەیە. ئەیکە ئەو تاقە بە شەریە سەرسوڕهێنەرەمان هەبێ بۆچی مەسەلەن من شتێکت پێ بڵێم، یەکێکیان ناوی کەس ناهێنم، یعنی بۆی نەبێ بە ڕیکلام بۆ کەس، یەکیان ئەو دکتۆرە ئوسترالیا ئەو عەرەبە کە خەڵکی ئوسترالیایە بەتەما بوو بڕوە، بەتەما بوو بڕوە ڕۆم و ینی نازیە کرد بە سەرمانە تۆزێ. یەکیشان ڕەفیقیشمە و هادووتی جۆ بگرە حەجینی بۆ نەکەیت، چی لێ ئەوە نەکەیت، با بڕۆ بزانە من هەموو عملیاتەکانێ بۆ ناکەم. ئیسایەکە لە جەڕاحە گەورە باشەکان لە سلێمانیە قەزدم، ینی شتی زۆر باش دروست بووە، جەڕاحی زۆر باش، هەم لە قەستەڕە، هەم لە دڵ، هەم لە کسوور، هەم لە بڕبڕی پشت، هەم لە گۆڕینی جومگا، هەم لەوە ئەجی ناخۆ تۆ ئەگەر شتی باش دروست نەبوو بێ لە سلێمانی خەڵک لە بەغاو بەسڕاو بۆیە بە سلێمانی. سپاس بۆ خوای گەورە، ئینشاڵڵا کەس نەخۆش نابێت، کەس پێویست نابێت، بەڵام ژیانی شەیدی ئینشاڵڵا وایە. دکتۆر چیت هەیە، چیت ماوە مەسەلەن پرسیارێکم نەکرد بێت؟ وەڵاهی هەرخۆشیت و من سپاسی ئەو دەرفەتاکەم، من دڵمەکرێتەوە کە ئێمە کورسات بەڕاستی کورسات ماڵ کۆمەڵی یادەوەریم بینەکەوێت، من ینی بڵین
هێرۆخانم بیرەکەوێتەوە کورسات شوێنێکە کە هەموو کورت حەقە یعنی شانازی پێوە بکە کەناڵێکی زۆر مرەتەب زۆر نەرم و لە هەموو هینەکانی لە تەوەرەکانی ژیانە ئێوە جێ خۆتان کردێتەوە. زۆر زۆر سپاسەکەین دکتۆر گەورەی جەنابتەوە ماڵی جەنابتو هەموو کوردێک زۆر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێکەوت حەمە ڕەشید پزیشکی پسپۆریان سەرۆکی سندیکای پزیشکانی کوردستان لە قی سلێمانی. زۆر سپاسەکەم هیوای سەرکەوتن بە هیوای لە شوێنی دیکە بتبینین بۆ خزمەتی گشتی و هەر کەسێک کە نێتی خزمەتی گشتی بێ و مێژوویەکی هەبێ لە خزمەتی گشتی وای سەرکەوتنی بۆ خوازین چکە وڵاتی ئێمە پێویستی بە جوهدی خەڵکانی دڵسۆزە سەرکەوتوو بێ. بینەرانی خۆشەویست و بەرنامە تایبەتەمان لەگەڵ هاوکارانمان پێشکەش کردن ئێوە هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.